لە دوای ڕیفراندۆم بە حکمی جیرانی ڕاوەستانی حرەکەی بازرگانی لە فڕۆکەخانەکانەوە کەمی کردووە و نزیکەی ئێستا ڕێگەیشتۆتە نیوەی ئەوەی کە پێشتر مەزەندەکرا بوو کە نزیکەی 243 میلیارە لە مانگەدا. کارە تەنها زەرەر بە هەرێمی کوردستان ناگاتن بەڵکو زەرەر بە خۆشیان دەگاتن، چونکە هەرێمی کوردستان نزیکەی 5 میلیۆن بەکاربەری هەیە، جگە لەوەی کە نزیکەی 30 میلیۆنی تری لە عێراق کە هەیەی ئەمانەش هەر بەکارهێنەری ئەم ئەو وڵاتە یان کۆمەڵە وڵاتێکی ترن کە بەکاری دەهێنن، واتە ئەوان ناچن من تەسەوڕ ناکەم وەکو ئابووری ناسێک بتوانن 35 میلیۆن بەکارهێنەری خۆیان لە دەست بدەن بۆ قەرارێکی سیاسی کە حەقێکی مەشروعی ئەم گەلەیە کە بە ئازادی خۆی بڵێتن من سەر بە خۆیم دەوێت.